لەسەر گفتوگۆکردنی دۆخی عێراق و دوایین پێشادەکان بەڕێز موحسین ئەگیلی شارەزای یاسایی و سیاسی لە بەغداوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز موحسین سڵاوتان لێبێ، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. لەوە دەست پێکەم، ئایا ئەم دۆخەی ئێستای عێراقی تێکەوتووە چاوەڕوان کراو بوو یاخود نا؟ شكرا جزيلا. سلااو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی کەناڵەکەتان. بەڵێ لە ڕاستیدا دوای کۆتای هاتنی هەڵبژاردن و ئەوەی کە ڕوویدا لە ناڕەزایەتیەکان لەلایەن چارچەوەی هەماهەنگی ئەو کاتە بینیمان کەەوە پرۆسی سیاسی لە عێراقدا بوو بە پرۆسێکی خێر و خێچ و خوار لە هەمان کاتدا وادە دەستوریەکانیشان کۆتاییان هات بەبێ ئەوەی کەەوە بگەین بە پێکێنانی حکوومەتی داهاتوی عێراق. ئەمە بە بۆچوونی دادگای فیدراڵ و بە بڕیاری دادگای فیدراڵ و کە گوتی ئەم بابەتە بابەتێکی ئەمە وای کردکەوە پرۆسی سیاسی لە عێراقدا بچێتە بۆ شایەکی دەستوریەوە. تەوافقی سیاسی داوای تەوافقی سیاسی دەکرا، بەڵام دەبینین لایەنەکان نەگەیشتن بە ڕێکەوتن بە تایبەت لە نێوان ڕەوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی لەلایەکی دیکەوە ئەو داواکارانی کە ڕەوتی سەدر داوای کشانەوەی لە پرۆسی سیاسی کردو لە پەرلەمان کشایەوە. لە ڕاستیدا چوارچەوەی هەماهەنگی بە شێوەیەکی نمونەیی مامەڵەی نەکردووە کاتێکەوە ڕەوتی سەدر لە پەرلەمان کشایەوە. ئەو لە هەمان کاتدا دوو ئاراستە بوو لە نێو چوارچەوەی هەماهەنگیدا. چوارچەوەی یەکەم ئاراستە یەکەم داوای لەکتێگەیشتنی دەکرد لە هەموو هەنگاوەکاندا ئەگەرچی لە سەدر لە پەرلەمان کشایەوە، بەڵام ئاراستەی یەکەمی چوارچەوەی هەماهەنگی داوای لەکتێگەیشتنی دەکرد لە هەنگرتنەبەری هەنگاوەکاندا بۆ پێکەنانی حکوومەت. ئاراستەیەکی دیکە داوای چی دەکردن؟ داوای ئەوەی دەکردکەوە حکوومەتێک پێک بهێنرێت بۆ پێکە چوارچەوەی هەماهەنگی گەورەترین کوتلەیە بە گوێرەی یاسا دەستور بەبێ ئەوەی کەوا بۆچوونی ڕەوتی سەدر و بەڕێز سەدر وەربگیرێت بە تایبەت کە بەڕێز سەدر لە پرۆسی سیاسی کشایەوە بە بڕیاری خۆی کشاوەتەوە بەبێ هیچ فشارێک بەبێ هیچ فشارێکی لایەنێکی سیاسی. بۆیە بینیمانە ئەم ناکۆچیە لە نێو چوارچەوەی هەماهەنگیدا وای کردکەوە چوارچەوەی هەماهەنگی لیژنەیەکی بچووکراوە پێک بهێنێ لە نێو چوارچەوەی هەماهەنگیدا بۆ ئەوەی کەەوە کاندیدی سەرۆکوەزیران دەستی شام بکات کە هەمووان پێی ئەرازی بن لە ڕێگەی بەبێ ئەوەی کەوا مافی ناڕزایەتیان هەبێت. ئەم لیژنە چی کرد؟ محەممەد شیع سوودانی کاندید کرد بۆ پۆستی سەرۆکوەزیران کە ئەمە لێرەدا خاڵی نەکۆچەکان لێرەدا تەقیەوە بۆ تووڕەی سەدرەکان لێرەدا تەقیەوە. ئەویش بابەتی کاندیدکردنی پۆستی سەرۆکوەزیران محەممەد شیع بەڕاستی ئەو ناکۆچە بووکەوە زیاتر و زیاتر کێشە و ئەڵاوزەکانی زیاتر کرد بە تایبەت پەیوەندیکە نێوان مالیشی و ڕەوتی سەدر کە خۆی لە خۆیدا کێشیان هەیە لە ساڵانی ڕابردوودا. بۆیە ئەوەی کە ڕوودەداشەقامی عێراق کاندیدکردن یاخود بەربژێرکردنی سەرۆکوەزیرانی عێراقت کرد کە محەممەد شیع سۆدانی بوو هەر لە دوای دەستنیشانکردنی ڕاستەوخۆ خۆپشاندان و ناڕزایەتیەکانی لایەنگرانی سەدر دەستی پێکرد بۆ ئەوەی کە ئەوان محەممەد شیع سۆدانی قبول ناکەن، ڕەفزی دەکەن نابێت ئەو ببێتە سەرۆکوەزیرانی عێراق. بەڵام ئێستا سەقفی داواکاریەکانی سەدر گۆڕاوە، دەڵێ دەبێت حکوومەت هەڵبوەشێتەوانێ جارێکی دیکە هەڵبژاردن بکرێتەوانێ و سیستمی سیاسی بە شێوەیەکی گشتی بگۆڕێت و دەستور بگۆڕێت لە عێراقا. بۆچی ئەم داواکاریانە بەو شێوەیە فراوان بووە؟ بەڵێ یەکەم شت بە ڕێک بکەوی لەسەر چی؟ لەسەر بڕیاری سیاسی تەنها بەدەستی ڕەوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی نییە، لایەنە سیاسی دیکەشەیە کە نوێنەراتی پێکاتەکان دەکات، نوێنەراتی لایەنەکانی دیکە دەکات، نوێنەراتی پێکاتەکانی دیکەی جیاواز دەکات. لایەنی سیاسی بنەڕەتین کە هاوبەشن لە پرۆسی سیاسی عێراقدا. ئێمە با بەم ڕوونیە قسە بکەین، سون نەبێت، کوردەکان بن. بۆیە بڕیاری سیاسی تەنها بەدەست ڕەوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی نییە بۆ ئەوەی کە بڕیار بدەن چیان دەوێت چی بکەن و چی ناکەن بۆ هەمواری دەستور و هەمواری پرۆسی سیاسی. بەڵێ ئێمە وەکو گەل ڕێکەوتوی لەسەر ئەوەی کە گۆڕانکاری پێویستە، بەڵام ئەم گۆڕانکاریە دەبێت بە میکانیزمی دەستور و یاسایی بێت کە لە دەستور و یاسادا هاتووە بە ڕێکەوتنی تەواوی لایەنە سیاسیەکان بێت، تەواوی ڕێکەوتنی تەواوی پێکاتەکان بێت. بۆیە ئێمە پێمان وایە زیادبوونی ئاستی داواکاریەکان ڕەوتی سەدر لێرەدا چی دەکات؟ ئەو وەڵام
بەڵامدانەوە میلیە لەبەرچاو دەکرێت ئەو جەماوەری لەنگرانی ڕوتی سەدر کە بنکەیشی جەماوەری زۆریان هەیە کە ئێمە نوکوڕی لەوە ناکەین بەڵام زۆرێک لە هۆزەکە عراقیەکانیش لە هەمان کاتدا زۆرێک لە هۆزە عراقیەکان بابەتی پرۆسی سیاسی ڕەتدەکەنەوە دوای ساڵی 2023 ئەمە دەرئەنجامی چییە؟ دەرئەنجامی گەندەڵی دەرئەنجامی ئەو گەندەڵی کە ڕوویدا یاخود ئەو ئەو کێشانی لە پرۆسی سیاسی ڕوویدا بەڵام داواکاریەکان بەم ئاراستەیە و بەم شێوەیە ئەمە قبول کراو نییە بەڕاستی ناکرێت هیچ شتێک بەسەر کەسی دیکە بدا بسەپێندرێ بەبێ ئەوەی کە گفتوگۆیەکی نیشتیمانی هەبێت پێویستە ئەم گفتوگۆ نیشتیمانی نەک تەنها لە لێوان ڕۆتی سەد و چارجێمانجی دەبێت گفتوگۆیەکی گشتگیر بێ بۆ تەواوی پێکاتەکانی گەلی عراقدا بۆ تەواوی سەرکردەکانی پرۆسی سیاسی پێویستە گفتوگۆیەکی گشتگیر بێت بۆ لە پێناو چی لە پێناو گەیشتن بە گۆڕانکاریی پێویست ئەگەر هەر گۆڕانکاری ڕوویدا دەبێت بەم ئاراستەیە بێتە ئاراستەیەکی قبول کراوە بێت لە ڕێگەی ڕاپرسیەوە بێت کەواتە بەڕێز عراقی بێ نەک بە شێوەی سەپاندن بێتە گۆڕانکاری لە ڕێگەی ئێرادەی تاکلایەنێکە نابێت ئەمە قبول کراو نییە و بەڕاستی ڕەت کراوەیە ئەم چەند ڕۆژە بینیمان کە شەقام گەرم و گوڕێکی زۆری پێوە دیار بوو بە تایبەت لایەنگرانی سەدر و هەردوێنێش لایەنگرانی بەشێک لە لایەنگرانی چوارچەوەی هەماهەنگی هاتنە سەر شەقامەکان وەکو کاردانەوە وەڵامدانەوەیەک پرسیارەکە ئەوەیە بۆچی هێز و لایەنە سیاسیەکانی عێراقی دەیانەوێت لە ڕێگەی شەقام و جوڵەی شەقامەوە پەیامەکانیان بگێنن پێیان وایە گفتوگۆ چارەسەر نییە لە نێوانیاندا؟ بێگومان بەدڵنیاییەوە وایە گفتوگۆ باشترین ڕێگە چارەیە بەکارهێنانی شەقامی عراقی بەداخێکی زۆرەوە ئەمە دەمانبات بەرەو کێشەی زیاتر لە هەمان کاتدا ئەگەر هاتوو دۆخەکە بەم شێوە بەردەوام بێت ئاشتەوایی نیشتیمانی دەخێتە مەترسیەوە وەکو ئەوەی کە ڕوویدا بۆ ڕەنگە پێکدادان لە نێو خۆپیشاندەران لە نێوە هەردوولادا ڕووبدات لە ڕاستیدا ئەمە کورت نابێتەوە تەنها بۆ سەرلایەنێکە بەڵکو نەرێنی زیاتر و زیاتری دەبێت کاردانەوەی زیاتری بۆ سەر تەواوی شەقامی عراقی دەبێت بە تەواوی پێکاتەکانی گەلی عراقیەوە بۆیە ئێمە داوە لە تەواوی لانە هەردوو لایەن دەکەین کە گفتوگۆ بکەین لە ڕێگەی کەناڵی ئەوەی بەڕێزەوە داوای چی دەکەین داوای ئەوە دەکەین کەوا برانی پارتی لە هەمان کاتدا سەرۆک مەسعود بارزانی بۆ هۆی ئەو قورسای سیاسی کە هەیەی کاریگەری هەیەی بۆ سەر تەواوی لایەنە سیاسیەکان کە دەستپێشخەریەکی هەبێت بەڕێز سەرۆک بارزانی بۆ ئەوەی لایەنەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆبکاتەوە کاریگەریەکەی خۆی بەکار بهێنێت کە کەسایەتێکی نیشتیمانی ناسراوە پێشمان وایەکەوە ئەو دەستپێشخەرەکانی سەرۆک بارزانی پێشوازی دەکراون بۆیە ئێمە لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە داوا دەکەین کەوا دەستپێشخەرێک هەبێت بۆ لێک نزیکردنەوەی لایەنە ناکۆکەکان بۆ ئەوەی کەوا بتوانن بۆ چوونە جیاوازەکان کۆبکەنەوە. بەڵێ باسی دەستپێشخەریەکانت کرد سەرۆکی هەرێمی کوردستان دەستپێشخەرێکی کردووە بۆ کۆکردنەوەی لایەنە سیاسیەکان لە عێراقدا و بانگشتی کردوون بۆ هەولێر بۆی کۆبوونەوە و گفتوگۆ لێک تێگەیشتن هەبێت لە نێو لایەنە سیاسیەکاندا بە هەمان شێوە مستەفا کاظمیش سەرۆک وەزیرانی عێراق هەمان داوای هەیە لە لایەنە سیاسیەکان و هەر ئەمڕۆژ سەدر داوای لە لایەنگرانی کرد کە نێو هۆڵی پەرلەمان جێبەهێڵن بەڵام لە دەرەوەی پەرلەمان مانگرتن و خۆپیشاندانەکانیان بەردەوام بێ کەواتە ئەتوانین بڵێن لێک تێگەیشتنێک هەیە یاخود بۆ ئاراستەیەدا دەڕوا کە تێگەیشتنێک لە لێوان سەدر و لایەنە سیاسیەکان و ئەو داواکاریانە هەبێت کە هەم سەرۆکی هەرێم و هەم مستەفا کاظمی کردوێتی؟ بەڵێ ڕاستیدا من پێم وایەکەوە نرمێتێکی زۆر هەیە لەلایەن چوارچەوەی هەماهەنگی کە زۆر بە ئاشکرایی ڕایگەیاندوە بە شێوەی ڕاستەخۆ ڕایگەیاندووەکەوە دەستپێشخەرەکەی سەرۆکی هەرێمی کوردستانی قبوڵە لە هەمان کاتدا دەستپێشخەرەکانی دیکەشی قبوڵە لەوانە سەرۆک وەزیران مستەفا کاظمیش دەستپێشخەری کردووە ڕەوتی سەدر لە هەمان کاتدا ئەویش پێشوازی لە دەستپێشخەریەکان کردووە بەڵام بە شێوەیەکی ئاشکرا نەبووە بەڵکو بە ئاراستەکردنی فەرمان بووە بۆ خۆپیشاندەران کە هۆڵی پەرلەمان چۆڵ بکەن ئەمەش بەڕاستی وەڵامدانەوەی دەستپێشخەریەکانە بۆ ئەوەی کەوا بێنە دەرەوەی هۆڵی پەرلەمان ئێمە پێمان وایەکەوە دەستپێشخەریەکان زۆر هەن دەستپێشخەری ئاشکرا و دەستپێشخەریشی نهێنی هەن تەنانەت دەستوەردانی شەیە لەلایەن مەرجەعیەتە دینیەکانەوە ئەگەر چی بوو دەستپێشخەریەکان ڕانەگەندراون بۆ ئەوەی کەوا لایەنە ناکۆکەکان لە یەکتری نزیک بکەنەوە پێشمان وایەکەوە دەستپێشخەرەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا هەولێر لێرە بکە لە شوێنی گفتوگۆ ئەمە پێشنیازێکی زۆر باش و قبول کراوە پشتیوان بە خوددا بە هەوڵی تەواوی لایەنە سیاسیەکان و تەواوی کەسایەتە سیاسە دیارەکان ئێمە بگەین بە لێکتێگەیشتنێکی سوود بەخش بۆ هەموو لایەنەکان کەوا ناکۆچیان هەیە. زۆر باشە بەڕێز موحسین ئەگەلی ئێستا یەکێک لە داواکاریەکانی سەدر دووبارە
هەڵبژاردنەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەواتە پرسیارەکە ئەوەیە خۆ ئەمەی کە ئێستا ڕوودەدات لە نێوان ڕوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی ئەمەش ئەنجامی هەڵبژاردننی پێشوەختە نەبوو هەر لە ڕێگەی شەقامەوە کرا ئیدی هەڵبژاردنێکی دیکە چی لە دۆخەکە ئاگۆڕێت؟ بەڵێ من لەگەڵ هاوڕام بابەتی دووبارەکردنەوەی هەڵبژاردن چارەسەری گونجاو هەرە گونجاو نییە بەڵام لە ئەگەری بەردەوام بوونی ناکۆچیەکانی ڕەوانە ڕوتی سەدر کە دەیەوێت ڕوتی سەدر حکوومەتی کازمی بەردەوام بێ ماوەیەکی درێژتر بۆ ئەوەی کەەوە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە بەتایبەت ئەوەی کەەوە ڕوتی سەدر لە پەرلەمان کشاوەتەوە ئێستا هیچ نوێنەرێکی لە پەرلەمانی عێراقیان نییە ڕوتی سەدر ئێستا ئەگەر هاتووت کەسی لەوە هەیە کە ڕەنگە یاسای هەڵبژاردن گۆڕانکاری بەسەردا بەبێ گەڕانەوە بۆ ڕوتی سەدر کۆمیسیۆنێک دروست بکرێت کۆمیسیۆنی هەڵبژاردن بۆیە بابەتی دووبارەکردنەوەی هەڵبژاردن ئەمە لە هەمان کاتە بۆ چوونی جیاوازی لەسەرە دووبارەکردنەوەی هەڵبژاردن ئێستا بۆ پێیکەوە یاسای هەڵبژاردن تاوەکو ئێستا هەموار نەکراوەتەوە تاوەکو ئێستا هەموار نەکراتەوە بۆیە کۆمیسیۆنی هەڵبژاردنیش لە هەمان کاتدا هەر ئەو کۆمیسیۆنەیە کە هەیە ئێمە پێمان وایەکەوە ڕوتی چوارچەوەی هەماهەنگیش ڕێز لە بەردەوامبوونی حکوومەتی کازمی دەکرێت ئێمە بگەین بە چارەسەرێکی یەکلاکەراوە کاندیدێکی یەکلاکەراوە هەبێت کاندیدێکی یەکلاکەراوە هەبێت لە هەمان کاتدا هەر کە نەڕزایەتیان هەیە دەکرێت بگەین بە کاندیدێکی یەکلاکەراوە کۆبوونەوە تەنها لە نێوان ڕوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی نەبێت ئێمە پێمان وایەکە بڕیار سیاسی تەنها بڕیاری شیعەکان نییە ئەمن بە زۆر بەڕاشکاوی قسە دەکەم بڕیارەکە بڕیاری تەنها شیعەکان نییە بڕیاری دەبێت بڕیارەکان بڕیارێکی نیشتیمانی بێت قسەی هەمووانی تێدا هەبێت بۆ ئەوەی کەوا بگەین بەرەکەوتن و کاندیدێکی هاوبەش کە هەمووان لەسەری کۆک بن تەواوی لانەکان کۆک بن بۆ ئەوەی پێکەلانی حکوومەت بۆ ماوەیەکی دیاریکراوە ساڵێک دو ساڵ هەبێت بە گوێرە دەکەوتنەکە دەکرێت لە هەمان کاتدا ئەو کاتە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە ئەمەش بچی بە بڕیارێکی نیشتیمانی بێت هەمووانی لەسەر ڕێکەوە بن. بەڕێز موحسین ئەگیلی شارەزای یاسایی و سیاسی لە بەغداوە سوپاس کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی. شكرا جزيلا.